وزیر دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن سەردانە خۆی هەرێمێ لە ئیسرائیلێ دەست پێ کرد. رێڤەبەریە خۆسەرا باکوور و ڕۆژهەڵاتی سووریە کێمکردن ئاڤافوراتێژی عالیە تورکیەوە وەکو شەرێکی نو بناو دەکە. ji bo piştgiriya jinan Partiya Demokratîk a Gelan HDP li Enqera paytexta Tirkiye çalakiyekê li dar dixe. Ji dengê Amerîka li Washingtona paytext Silavûrêz îro 25 meha Gulana sala 2021 ye hevkarê min Canî Dîlan û ez Salih Demî jerim bi xêrhatina webînerê nêja dikin û bernameya Kurd Connection pêşkêş dikin. تەماشاچێ خۆشەویست ئیدەمەتان خۆش وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکان ئەنتۆنی بلینکن لە دەستپێکی گەشتێکدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پشتگیری لە ئاگربەسی غەزە گەیشتە ئیسرائیل. بلینکن ڕوبەڕووی هەمان ئەو ئاستەنگانە دەبێتەوە کە فەرتر لە دەیەیەکە لە بەرامبەر پرۆسەیەکی ئاشتی بەرفراوانتردا ئاستەنگ بوونە لە نێوانیان ڕێبەرانی تونندڕەوی ئیسرائیلی دابەشبوونی فەڵەستینیەکان و ئەو گرژیە قۆڵایەی لە پەیوەندی بە ئۆرشەلیم و شوێنە پیرۆزەکانی. وا چاوەڕوان دەکرێت بلینکن چێش بخاتە سەر هەواهەنگی سازانەوەی بەرفراوان بەبی ئەوەی لەگەڵ ملیشەکانی حەمەس کە ئیسرائیل و ڕۆژاوە وەکو تووریست هەماشان دەکەن سەرۆکاری هەبێت. ئەو ئاگربەسەی کە لە ڕۆژی هەینی کەوتە ئاراوەوە تا ئێستا بەردەوامە چارەسەری هیچ لە کێشە بناغایەکانی نەکردووە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن جبلی سەردانە ئیسرائیلی و دەستەلاتداریە فلەستینی هەروەها سەردانە مصر و ئوردنێژی دیکە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕاگەهاندنا سەردانە بلینکندا گوتبوو کووی ji بلینکن daxwaza vê serdانê kiriye piştî hewlên rawestandina şerê di navbera İsraîlê û Hemasê da. Ji bo ronîkirina vê mijarê niha bi riya Skype şerezayê siyaseta İsraîlê li Orşelîmê Qudsê Mamoste Şêrzad Mamsanî bi meraya dem baş Mamoste Şêrzad tu dibêjî li derveyî wê agirbesta ku hatî ragihandin çend rojan berê سردانا بلینکن دکاره چه زیده بکه دیمنا هایل اسرائیلی؟ گلک سپاس ام گرک لویت شتیش بیر نکن کو پروژه بنی ابراهیم پروژه نوکانی ابراهیم به پشتوانیا کوماریکان هاتیه چکرن لگر پارتی لیکود و اوانی کولنا پروژه بنی ابراهیم دانا امارات سعودیه اردن همیوان ولاتین آزادی خوازن لی اوانی کو دژبری آزادی خواز و دموکراتیت و یهودیت لە دنیای خوازاری ئەو بوون کو دیموکراتیەکان سەرکەون لە ئەمریکا ژبەربێ ئەم دەبینین پشتی سەرکەوتنی دیموکراتەکان لە ئەمریکا هەمی بایدنجی خوازیاری ئەو بوو کو درێژە بە سیاسەتەکانی حوسێن ئۆباما بدە لە پشتەوانیکردنی چەپ و ئیخوانیزم و گرێبەستی ئەتۆمی و لێدانی هاوپەیمانەکانی ئەمریکا یا 100 ساڵی وەکی ئەوەی کو ئۆباما لە بەهاری عەرەبی کردی بە پشتەوانیە فەیسبوک و یوتیوب و وانتشتا ئیدی هاوپەیمانی 100 ساڵی کۆماریەکانی وندا کرد. ئانەها لە دەرڤەژی ئەم لێ دەنەرین میدیان دیموکراتی و میدیان چەپ و میدیان ئیخوانی و رادیکال پشتەوانیە گروپی تیرۆریستی دەکەن لە ئیسرائیل وەکی CNN و BBC و هەمی وان کەناڵێن کو پشتەوانیە گروپێن تیرۆریستی دەکەن. مامۆستا شێرزاد یعنی ئەڤ هەنێکی جهێ ناکۆکی و دووبەندیە لە ئەمریکا لە ناوە ئیسرائیلە لە گەلێک جیهان ینی di nava demokrat û komariyan da ev dûbendî heye û li İsraîlê jî ev dûbendî heye ku hinek İsraîlê dibêjin pêwîst bû Netanyahu wan êrîşan ranewestîne êrîşên ezmanî ranewestîne baş e serdana Blinken dikare çawa vêyekê biguhere li nava İsraîlê. من خواست باسی ویت شتیجی بکەم لە هوندر جی مە لێ دەنەرین کو باوێ ئیخوانە کو ئۆردۆغانە ئەو جی لە ڕێکا خیتابی ئاگرین دەخوازی پشتەوانیە حرەکەتی تیرۆریستی بکاتن لە ئیسرائیل. بەڕاستی سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا پشتی سەردانی وەزیری دەرەوەی ئەڵمانیا دێژبۆک و ئەم لێ دەنەرین پارتیان کو لە محور الأشرار دانا لە ئەوروپا گەلک ئەو ئابلوقەی ئابووری سەر ئێران شکاندبوون
ji bo ku alîkarî Îranê kiribûn ji bo çêkirînî dron Almanya alîkarî Îranê kiribû, Îran jî alîkariya Hemas kir. Tu lê de nerî grupî terorîstî Hemas Sunneya lê Îran alîkariya wî dike bi saroxî balîstî û bi dron û Tirkiye jî îxwana Sunneya alîkariya Hemas dike ji aliya maddî û Qeter jî. Em dema projeyê bi Newkanî İbrahîm serkevî tu lê de nerî ew partî ew grûpên terorîst bi AKP jî bazarê wan namîne li Rojhilatê navîn. Çima ji bo ku Türk projeyê wan heye bi navê Şamê Nû, İranî projeyê wan heye bi navê Hilalî Şîî. Eger projeyê Newkanî İbrahîm serkevî yani debîte zerbek gelek mezin li Îran û li Tirkiyeyê. باشه جبو که شیرزاد جبو یعنی ام بیژن پیک آنینا پروژه امریکا دوی در بی یا بیژن دسپیشخری امریکا دوی در باره ده ولاتن وکو مصر و اردن دکارن چه پیشکشی اسرائیل بکن کو ام تزانن وزیر بلینکن سردان وانجی دیکه اریش بکو آنها امریکا جی جویت اشتفام کر کو پشتوانیا دموکراتیا جبو رادیکال روشالات ناوین یعنی زربه gelek mezin debî li ayîndeyê Ewropa û hevpeymانê Amerîka li derve û dibîte zerbe gelek mezin jî ji bo Amerîka. Aniha nav hundrê demokratî jî bûne du parçek alîkarî Amerîka dikin, İsraîlê dikin ji bo ku ji metirsiya tîror fehm dikin. Navendgîrî careyekê li rêka îmarat hat ji bo ku îmarat careyekê girêbestî Newkanî İbrahîm wajo kirdiye. ون دزانن کو دما اوباما مصر کته دست اخوان بس دما جمهوریه دما کوماریا مصر کته دست سیسی جی حافیمانا کوماریا و اردن جی ملک عبدالله حافیمانی کوماریانا اوان دکارن اوان کو با پروژه نوکانی ابراهیمن اوان دکارن شر بسکنین اوان دکارن کو دستک بدن محمود عباس جبوکو محمود عباس نرمه پاورا محمود عباس دخوازی شرط جنبی دخوازی پروژه نوکانی ابراهیم سرکوی جبوکو لدوماهی دا ملت عرب جی وستیان پشتی 60-70 سال شر و تیرور باشه ببورم ما مستر شیرزاد از خافتنا تدبرم یعنی تبحث حماس کر وکو گروپ که تروریست ام دزانن تجربه که اسرائیل بلبنان راهیا پارتی حزب الله کو نکاری بو هرچندی ایریشی جی کر هرچندی باشک جی بیروت و ایران جی بو دیسا جی نکار بو پارتیا حزب الله جوه دره درخو اف عینی نمونه به حماس جی یعنی بره و دچه اگر اخافتن راست به حماس را نبن چه قاس سرکفتنا دست پیشخریه که وها و ممکن بله هریمی جبوكو حماس جروبا كي تيرورستية نا مؤسسك فرمية جبوكو حماس جالية أمريكي وأوروبية وكي جروبا تيرورست ده بحساب كرن تجارة نكاري مفاوضات بجروب تيرورست رابكه أويكو إيرو شرعيتي هي لروشالات نافين حكمتي محمود عباس جبروي أمريكيا ألمانيا فرنسيجي بمحمود عباس را داخل جبوكو شر حماس نشر جبو دين نشر جبو فلسطين نشر جبو آزادي وديمقراطي شر حماس شركي بكليغرتيا جبو إيراني وجبو أردوغان نويت شتي جبير نكين حماس تخواسته كيوينيه دما الميديا باشه يعني اخفتنا بالدستلاتداريه فلسطين را بمحمود عباس را محمود عباس شقاس هز هي الناف الويدري كوكاربا اما بيجن درباسكا حماس درباسكا و پیوندیه که رکفتنه که تشتکی راست به اسرائیلیا را چه که به راضی بونه حماسی ام دکارین وگرن جبوی مشارک و چما حماس لوی دمی لوی توقیتی شر لهمبر اسرائیل کر جبوکو ملیه دنری لاکتوبر هلبجاردن هی ایرانی لهیوا دوماهیا هیوا پینز لسوریا هلبجاردن هی ملیه دنرین کو پیوندیه که نبرد نتانیاهو پوتین جبو درخست هاوشتنی و درخستنی ایرانیه لسوریه عملیه دنرین کو حزب الله للبنان بکارتک دلیزی دخوازی شرق تنافر لبنان و سوری جبو کو سوریا ناف محوری مقاومه ناف محوری ایرانی در نکوی آنها
ملەتی فەڵەستینژی غەزەژی ژووی تشتی فام کردن و ساڵاچوی ئیسرائیل بە قەسێ 20 میلیۆن دلار پارەی ئەلکتریک دایتە حەماس دایتە حکومەتی فەڵەستین. بلێنەرینە قەزەڵال بوو مامۆستای شێرزاد شارەزای سیاسەتا ئیسرائیل لە ئورشەلیم لە قودسێ شێرزاد مامسانی گەلێک سپاس بۆ بەشدار بووناتێ. گەلێک سپاس. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت. بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. ئاگربەسی نیوان ئیسرائیل و هەماس لەبارەی غەزەوە بەردەوامە لە کاتێکدا ناڵکۆکێکە تیش دەخاتە سەرەوەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن چۆن لەگەڵ بەرەنگاریەکانی نێونەتەوەییدا هەسوکەوت دەکات. میشێل کن لە دەنگی ئەمریکاوە ئەم راپۆرتەی ئامادە کردووە. ئاگربەسەکە یەکەم قەیرانی گەورەی سیاسی دەرەوەیە بۆ سەرۆکی ئەمریکی جۆ بایدن و چیش دەخاتە سەر شێوازی سەوداکردنی لەگەڵ قەیرانیە جیهانیەکاندا. لە ماوەی 11 ڕۆژی شەڕکردنەکەدا بایدن بە ئاشکرا پشگیری ئیسرائیلی کرد، بەڵام وا ڕادەگەیەنرێت کە لە پشتی پەردەوە لەگەڵ دانوستکارانی مەسری و ئیسرائیلیدا هەوڵێ داوە بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە. ئێمە بە سوپاسەوە گەیشتینە دەرەنجامێک بەهۆی تیچ خستنی بەردەوامی سەرۆک بایدن لەسەرم دیبلۆماسیە نەرمە. بەڵام پێم وایە کاریگەرە بۆ گەیشتن بە ئاگربەستێک و ڕاگررتنی تونوتیژیەکان لە 11 ڕۆژدا. هەوڵەکانی بایدن لە کاتێکدا ڕوویدا کە هەڵمەتی ئاسمانی و تۆپخانەکانی ئیسرائیل 248 کەسی کوژراوی لە غەزەدا بەدوادەهێشت کە لەلایەن میلیشەکانی هەمەسەوە کۆنتڕۆڵ کراوە و بەشێکە لە خاکی فەڵەستینیەکان. بەهۆی هاوشتنی فرەتر لە 4000 موشک لە غەزە بۆ ناو ئیسرائیل 13 کەس کوژراون. بایدن لە ژێر گوشاری ئەندامانی باڵی پێشکەوتووی پارتی دیموکراتەکاندایە کە دەیانەوەی بەڕێوەبەرێتەکەی هەڵوێستێکی تونتری بەرامبەر بە ئیسرائیل هەبێت و کارێکی زۆرتر بکات بۆ پشتگیری لە فەڵەستینیەکان. ئەوان لەبارەی فرۆشتنی چەک لەلایەن ئەمریکاوە بە ئیسرائیل نەگەرانن، بە تایبەتی بارگەیەکی هەڵپەسێردراو بە بەهای 735 میلیۆن دلار. وەزیری دەرەوە بلینکن کەم هەفتە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە ڕێ، دەڵێت بایدن پابەندە بە ئیسرائیل ئەو ئامرازانەی هەبێت بۆ ئەوەی بەرگری لەخۆ بکات، بەڵام بەشداری کانگرس گرنگە لە فرۆشتنی چەک. هەرچەک فرۆشتنێک بەڕاوێژی تەواو لەگەڵ کۆنگرێسدا ئەنجام دەدرێت. ئێمە پابەندین بەوە و ئێمە دەمانەوێت دڵنیابین لەوەی کە ئەو پرۆسەیە بە شێوەیەکی کاریگەرانە کار دەکات. کۆمارەکان ئەمەژە بە ڕۆڵی حەماس لە غەزە دەکەن کە دارایی لەلایەن ئیرانیەکانەوە دابین دەکرێت. ئەوان هەروەها نەگەرانیەکانیان دەربڕیوە لەوەی بەڕێوەبەرێتی بایدن سزەکان لەسەر ئیران لا ببات لە هەوڵدانێکدا بۆ باوەڕپێهێنان بە تاران بۆ گەڕانەوە بۆ پابەندبوون بە ڕێکەوتنامەی ناوکی ساڵی 2015. سەوداکە بە مەبەستی جلۆڕاگرتنی بەڕامەی ناوکی کۆماری ئیسلامیە کە سوورە لەسەرەوەی بۆ مەبەستی ئاشتیانەیە. بلینکن پاشان بە CNN وت گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ناوکی لەوانەیە هەنگاوێکی بەناغەیی بێت بۆ چارەسەرکردنی پشتگیری ئیران لە تیرۆریزم. That's the key reason why I don't want us to proceed. ئەوە هۆکاری سەرەکیە کە نامانەوێت ئێمە بەردەوام بین لە لادانی سزاکان لەسەر ئێران تا ئەو کاتەی ئێران وەکو هەرە پشتیوانی کاری تیرۆریزم بمێنێت لە جیهاندا. لە ساڵی 2018 سەرۆکی ئەو کاتە دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنامەکە کشایەوە و گەماروی نۆی بەسەر تاراندا سەپان. ئەوەتی ڕێکەوتنامەکە بە ئەندازەی پێویستی نەکرد بۆ ڕاگررتنی ڕەفتاری ناپەسەندانەی ئیران. ساڵێک پاش ئیران دەستی کرد بە تێپەڕاندنی سنوورەکانی چالەکی ناوکی ڕێکەوتنەکە. بایدن وتی وڵاتە گرتوەکان لەگەڵ نەتەوەیە گرتوەکاندا کار دەکات بۆ دابینکردنی یارمەتی مرۆڤایەتیانە بۆ غەزە و یارمەتیدان لە ئاوەدانکردنەوە. قوتکردنا ترکیە ئاوا چەمەی فوراتێ ji ser Bakur û Rojhilatê Sûriyê krîzeke mezina kêmbûna ava vexwarinê û elektrîkê derxistiye holê. Cîgirê serokatiya hevbeşa rêveberiya Xweser bi dirançiya Kurd daxuyaniyeke taybet ji bo dengê Amerîka
قوتکردنا ئاوا فوراتê وەکو şerekî nû binav kir. Raporta peyamnêrê me li Qamişlo zanyariyên bêhtir hene. Ji ber qutkirina ava çemê Firatê ji hêla Tirkiye ve rêjeya avê di ser 5 qadan de ji asta xwe ya normal daketiya got niha tenê di bin avê de kêmî 5 milyar metrên kubayî maye. Di encam de bandor li ser enerjiya godikê ji herêma Cezîrê kiriye. Cîgerê serokatiya hevbeş a rêveberiya Xweser Bedrançiya Kurd di daxuyaniyeke taybet ji bo dengê Amerîka qutkirina ava Firatê weke şerrekî nû yê Tirkiye dinasîne. Ji bo vê jî Tirkiye تماما او قانون نافدولتي بن بيدك وحتى او اتفاق كنا بري وان وسوري وعراق ده هي ده حشته وحفته ده يكواتي امزاكرن هر كس جرك بحر خواب بشكل عادل جبه اوي بقره دولت تركيا بنا حمو ناغر برچوا تماما بنا بن بيدك لسر جمع فرات جاري سوري و سي بند اوين مزن هنا فرات تشرين و آزادي دملي انرژیه ده 6 توربین الکتریکی لسر بند آوا تشرینه هنه 4 جی لسر بند آوا فراته هر وها دو لسر بند آوا آزادینه ریوبر نویزگاه انرژیه زیاد رستم جدنگ امریکا را دیار دکه گو 12 توربین الکتریکی لسر بند آوا چمه فراته هنه او دی جیکار درکوین هگر رجای هاوی لگوری وی روشی بمینه بگومان 6 توربین حاضر لبند آوا روج آوا 4 توربین حاضر لبند آوا فراتي هرواد توربين بتشوك البنداوا آزادي اف حمي دهاتين سكنادن غاوا اف كيم دبي جبر آلا وكيب آويتك يعني كارانين ياجي شغلاتن ياجي برهماوي بآويتي كرن تايرو 180 متر اف تن درباز بويا اف يعني تيرا امبيجن تشتين خوزاينا كي وكو اگر اخوي اوي وخو اگر بو طاوي امبيجن تبخر چي بي اگر بو مسئله امبيجن افدانيه بي اف خورني بي بێگومان شخی بۆ ئەلکتریکی وێ ئاو نەمینێ دەماگۆ ئاف دە ئاستا خۆیان نورمال دەبێت نێزی 150 میگاوات ئەلکتریک دیگهێژە هەرێما جەزیرێ لێ نەها تەنێ توربینێک تێ بکارئانین گۆتەنێ 15 میگا ژێ تێ بەرهەمدان و ئەv یەک 10 سەدیە ji rewşa normal ya berhemdayîna elektrîkê. Ziyad Rîstem bi bîr xizgo di dema rizgarkirina reqa ji Daişê ava çem di asta xwe ya herî bilind debû û ji wê demê de Tirkiye herekîna avê kêm dike گو نها گهشتی استا خو یا هری نزم ديروکه ده جبر ترکیه هم اف تمامتی قد کر آن هم گهان استا که ام بیشن بندف حمید سکنن شاده سعادتن هر سعاده بکارتین او آوا گودر بازدبی تی کوم کرن تی بکارانین با توربینه تی بکارانین 4 ساعت بندف روج آوا پشتی ور توربینه بو عینی و آوت تی بکارانین الفراتی جبونی مسئله خطین یک پر پیویش مسئله آوینا مسئله آشانا مسئله خطر نخوشخانه تشتی ولو بتیم کارانین بهر جزیره جی تنی وگره هی 15 میگا دی 4 عصر حتی 12 شبه 15 میگا بگومان هلی مقوق جزیره تیره تشکینا که تنی امجد خوازن وان خطر آوی خطر آشایی نخوشخانه یعنی به دبن خدمتی دبن کم کرنا آوا فرات جیانا 5 میلیون کس دخبن مترسیه ده لالیه کی دنجی دبه صدما ونداکرنا بصدان جوره طير ماسی و آجالن بجی هر وها دی به هزاران دونمین جزویین چاندنیه تیک بچن و جی چارچوبیا چاندنیه درکوین. زانا عمر دنگ امریکا هریمار میلان. انجمنی جنانی هدپا لانکارا و کونیا برانشانی نه بو هجاری جنان چالاکیه که انجام داو لقناقی دوم دا داوای دادپروری بو جنانیان کرد. لکوبرنامه انجمن جنان دا امجاره راهی نرانی ورزش جنان هبو. جنانی پارلمانتارو برپرسانی هدپا لناوراسی اناتولیا یک سردانی جنانی رنجبریان کردو گه لکشو سکالکانیان کردن. مجلس جنی یا HDP لانکره و کونیای بناوی جی خزانیا جنیران نا چالاکیک لدارخست و دو قوناخا دویمین دا جی جبو جنی دادخواست. د پیوگیهنیا مجلس جنی دا اف جار رنجپرین ورزی ین جن هبون. پارلمانتر و رایدارین HDP ین جن لدشتا آناتولیا ناوین یک سردانا رنجپرین جن کرن و پرسکریک وان گهتار کرن. Sizi sormaya geldik. Allah razı olsun. Rençberên werzî her sal li Urfa, Diyarbekir, Mêrdîn, Hatay û gelek bajarên din tên deşta Anatolya navîn û 3-4 meh li vê derê rençberiyê dikin. Di van serdanan da li gorî daneyên meclisa jinê li van deran rewşa jina gelek xirab tê diyar kirin.
ایرول ترکیه بسکریک آبوری کویر هایی قریزت مزن هایی بس باندورا و سرجنه باندورا هری مزن سرجنه دبه و باندورا و هری مزن لسر کرده دبه رنجبرên werzî li paytexta Tirkiye Enqere û di deşta Konyayê da di rewşeka gela xirab da karê xwe didomînin. Taybet jî jin rastî bêtir kêşiyan tên. Ji bo ku ew di hêlekê da di nav zeviyê da dixebitin û di hêla din da jî bi zarokên xwe re eleqeder dibin. Em hatine qazmê şekir pencarî. Em rezîl bûnin. Ne tuwaletê ne banyo heşa ne firtene yê hecacê. Wela yoya em kirêçîne. Valla abi em vê derê xwe de pîvatê xwe de nerin. Em nagiye pîvatê pak dikine. Em de pêr em reyhanê hat em hatine vê derê de After ne tiştek em rezîl bûne. Ne xwarin dorga dirist he ne tiştek he ne îşek he ne karek hem li vir rezîl bûne çûne. Celê me gî ditirsin bê sigortane sigortê wan tenene îşekî dorga teswan da tenene. Em mecbûr îştin em tê ser erdê xelkê li vir rezîl dibin. Jinên rêçber ji bê derfetiyan gazîncê xwe dikin. Meclisa jinê ya HDP jî piştî dawîkirina hevdîtinan rewşa dawî ji bo dengê Amerîkayê wiha şîrove kir. Gerçekten insan Bi hezaran rêçberên werzî li herêmên Anatolya navîn kar dikin. Hesab bikin li tenîşta paytexta Tirkiye ev karkerana dibin şert û mercên dermirovahî dixebitin. Tiştên esasî yên wek elektrîk yan av tûneye. Stergeh ne stergehe û dibin ba û baranê de têk diçin. Rastî mirov gava evan dibîne ji mirovahiya xwe fedî dike. Li gorî yektiya jûrên zîratê li Tirkiye 2 milyon û nîv zêdetir rençberên jin hene. Di rojê da 16-17 saat kar dikin. Lê di nav vanan da rençberên werzî di rewşa herî xirab da şorê xwe didomînin. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. سەرکردەیەن یەکیتیا ئەوروپی لە بروکسلێ بانگا پیڤانên bihêztir kir li dijî welatê Bêlarûsyayê. Helwesta Ewropîyan tê wekû bersiva girtina desthilatdarên Bêlarûs, rojnamevanekî opozîsyonê bi navê Roman Protasevich ku balafira wî ya ku diçû Lîthwanya bi darê zorê li Minsk hatibû daxistin. Diyare serkirdeyên Ewropî rijdin ku bersiveke tund bidin. Serokê Lîthwanya Gitanas Nausêda پێشنیار کرد کو یەک ji bijaran renge girtina rêbe li pêşgeştên ezmaniyên Bêlarûsya û ezmanê wî welatî wekû ezmanekî neselamet ji bo geştên were ragihandin. ساختمانی لونگ بیچ کنڤنشن سنتر یا ناوەندی کۆنگرەی لونگ بیچ لە کالیفۆرنیا وەکو شوێنێکی کاتیە بۆ 700 مناڵی کۆچبەری بێسەرپەرست. ئەم کۆمەلگایە خۆجەیە لە هەوڵی یارمەتیدانی یەکتردان. جینا دۆڵۆت ئەم راپۆرتەی ئامادە کردووە. 700 منداڵە کۆچبەری تەنها و بێسەرپەرش کە تەمەنیان لە نێوان 5 بۆ 17 ساڵە لە ئیستادا بە شێوەیەکی کاتی لە ناوەندی کۆنگرەی لۆنگ بیچی کالیفۆرنیا دەژین. پێم وایە بە جۆرێک لە ترۆما و ترسێکی گەورەدا تێپەڕێون کە وەسف ناکرێت و من سوپاسگوزارم کە تیمی پزیشکی و ڕاوێژکار و ئەو ستافە هەیە کە دەتوانن پارێزگاریان لێ بکەن و گرنگیان پێ بدەن. منداڵەکان لە ڕۆژێکدا 3 جار خواردنیان پێدەدرێت و دەڕوانە قوتابخانە و پێکەوە یاری دەکەن و هاوکاتیش دەسەڵاتداران هەوڵدەدەن شوێنی دایک و باوکەکانیان دیاری بکەن یان هەندێک خێزان بدۆزنەوە کە بتوانن سەرپەرشتی منداڵەکان بگرنە ئەستۆ تا ئەو کاتەی لەگەڵ دایک و باوکیان یەکدەگرنەوە. حکوومەتی فدراڵی پارەی پرۆژەکە دابین دەکات و لۆنگ بیچیش $160,000 وەک یارمەتی تایبەتی پێشکەش کردوون. خەڵکی ناوچەکەش بەردەوام یارمەتیان دەدەن. من لە گەراجەکەمدا سندوقی کتێبم هەیە زۆربیان کتێبی منداڵانن منداڵەکانم ساڵانێکە لای من ڕۆیشتون وا دەزانم ئێستا کاتێکی گونجاوە بۆ بەخشینی کتێبەکان. چەند هەفتەیەکە خەڵک بەردەوام یارمەتیەکانیان پێشکەش دەکەن. تاکو ئێستا بەلایانی کەمەوە 11,000 یاری منداڵان و کتێب کۆبووەتەوە ڕەنگە تۆزێک کەمتر یا زۆرتریش بێت. محەممەد جافری دانیشتووی لۆنگ بیچ لە ڕێگەی ئینستاگرامەوە بڕی $500 بۆ منداڵە کۆچبەرەکان کۆ کردووەتەوە. هەروەها دوکاندارێکی یاری منداڵانیش بە بەهای $500 یاری پێبەخشیون. من بە هەموو شێوەیەک پشتیوانیان دەکەم تێدەگەم کە ئەوە چارەسەرێکی تەواو نییە و تەنها شتێکی کاتیە بەڵام هەست دەکەم دۆخەکە لەسەر سنوور زۆر قورسە. منداڵە جیاوازیان نییە من منداڵێک دەبینم گرنگ نییە خەڵکی کوێن و پێشینەیان چییە ئەگەر منداڵ پێویستی بە یارمەتیە ئەوە ئەرکی گەورەکانە یارمەتیان بدەن.
حکوومەتی فدراڵی ناوەندی کنگرەی لۆنگ بیچ تا 2 مانگی هەشتی ساڵی 2021 بەڕێوە دەبا تا ئەو کاتەش دەسەڵاتداران هیواخوازن هەموو منداڵەکان لەگەڵ دایک و باوکیان یەک بگرنەوە یان بەلانی کەمەوە ماڵێکی کاتیان لەگەڵ خێزانێکی سپۆنسردا بۆ بدۆزنەوە. نیویۆرک باژارێک وقت ڕا نەدزا پشتی 14 مەهان ji girtina piraniya cihên wê yên giştî dîsa şiyar dimîne û jiyan lê normal dibe. Ti bajar li Amerîkayê wek Newyorkê rastî vîrusa koronayê nebûn. Vebûna şevê Newyorkê nîşaneke hêviyê ye ji bo gelek kesan lê seranserî cîhanê. Roja înê li New Yorkê coşekê mezin hebû. Cora yekem piştî destpêka belabûna vîrusa korona, restoran bar ji bo hemû mişteriyên vaksînkirî bê mask hat vekirin. Me di pandemiyê da pir zehmetê kişandin. Ji ber wê yekê pir xweş e ku xelek ji derve ye herkes dilxweş e û kêfxweş e. Her wiha metroya New York jî dîsa vegeriya şixulandina 24 saetan. Hindirê restorantan jî sedî sed vekiriye. Christina salekî berê hatiye New Yorkê dibêje ferqekî mezin çêbûye. Sala borî bajarekê vala bû. Ez pir kelecanim ku bajarê New York dîsa vegeriya rewşaberê. Bi taybet ez ya kêfxweşim ku taxa tiyatro vekiriye. Di nav restoranta Hell's Kitchenê Daniel Erkila xeberan dibêje bû kesên ku ji New Yorkê derketin. Kesên ji New Yorkê derketin ez ji wan re dibêjim binêrin em dîsan li ser pêxûne. Ji pitirî 3.4 milyon rûnişwanên New Yorkî nêzîkî ji sedî 41 hatine vaksînkirin. Xweşikbûna New Yorkê ew e ku dîsan li dema pêwîst dibe em maska li xwe dikîn. Em hem wexteka xweş derbas dikîn hem jî xwe mêqate dikîn. Niha ez xwe pitir normal hez dikem. Hestekî xweş e. Wekî mirov di xanî de tinê bû. Niha herkes li mal e. Xwedî restoranta Filîpînî Anton David dibêje di wexta webûna bajar pir di cî de ye. Me di heftiyekê berê qedexeya derkeftina derve li 2020 da restorana xwe vekir. Paşê em naçar bûn derên xwe bigirîn. Îşev müşterî bo saetekî di rêzê de sekînî mase tunê rûnin. Me mêzek ji xwe ra dît li derve dirêzê dabûn her kesek dimeşiya enerjiya New Yorkê dîsan vegera. Em supazdarîn ku her tiştek vedgertebe. Bara min ji niha baştir dibe. Karmendên min jî bêguman supazdarin ku her der dîsan vedibe. Rêveberê Bar 9 cerek bo demkî li derve mase û dîka mûzîkê ava kiriye lê îşev her tişt wekî beriye. Li restoranta Kübayî ya Guantanamera jî îşev tijî Min qet bawer nedkir ku New York vegerteve wekû wextê berê. New York wê ser bikeve û ji berê baştir be. Piştî salekî qedexeyan rûnişwanên New Yorkê dîsa îspat kirin ku ev bajar ranaze. Dawiya Kurd Connection her şal bû.